پارەی تمەن و لیرە بەنسبەتی زۆر دابەزینە و سعرەکانی ڕۆژانە فەرقێکی زۆر دەکاتن. بەجێرەی سەفەر شتووە سەفەر زۆر هەیە لە تورکیا ئێستاکەت بەجێرەی پارەیان دابەزیە تقریبان ئێستاکە لەگەڵ پێرێکە تقریبان 25 لیرە شکایە پارەکان یەکجار لە دابەزیندایە هەم تورکیا هەم ئێران. لەگەر ڕۆژێک بۆ ڕۆژێک تر فەرقەکی زۆر دەکات لە یەک وەرەقە زاروێت 20,000 بۆ 30,000 دیان فەرق دەکات 20,000 تومەن و هەروەها لیرە هەروەتر ڕۆژوەیە 10 لیرە بۆ 15 لیرە فەرق دەکات ئەمەش تاسیری هەیە لەسەر هاوڵاتیان و هەم لەسەر ئەوانەی کە سەفەریش دەکەن بۆی بچن بۆ سیاحەت و بۆ دەڕۆن لەوانە کاریگەری باشترە هەم بۆ ئەوانەی کە تجارەت دەکەن دەبینن ئەو شبکانەی کە دەهێنن زیاتر کەمتر ڕادەوەستی ئەوش ئیسفادەی هەیە بۆ خەڵکی ئێرکوانە. کارێکی قورسە تاقەت فەرسایە لە بەیانی سەعات 5 هەتاکو تا 4 ئێوارە دێین شۆڵەکەنەوەیە بۆ بژێری ژیانن مەجبورین بیکەین لەبەر گەرمایە لەبەر سەرمایە. هەموو مانگانە 50-60 تۆن سامێ دەدەنێ ئەمبڕک ئازاد بوو ناوەختێکی زۆر کەم بوو ئەنواعی بلوکی شنێ بلوکی سەفحینێ چرسەی پێ دەڵێن بلوکی نێوپڕۆنەیە 35 دەرچلە مەسەلەن سێ چوار نەوع لولە شنێ لولەی هەشتایە بۆ بیری دەبێ سێ چوار لولەی 50 هەیە بۆ پردان دەبن فشار قەوینە لولەی سێ لولەی چل هەیە 20 هەیە 10 هەیە. ما برهم خو برعلوه تشتاقي كيم تشو وحدثت بعلوه جي كافن بيت اما الفيرا ينية يعني وقت همچنين ينية عالم بتر حاجات كات تشتي خمالية يبطامة جبرهم دي الفيرا تفروشين بتر عالم حازة السر هاي الفيرا بكري تاکیه بر همین گله که تو مثلا تو همون نوزم یه بچینی بینی وری فروشی اونجا میتال به حتی به سرجاده او گله فرق وی گرم هستو اوی گرم هستو گرم درجه مثلا گرم 5 تشت سرجاده هم او تشت عجیبه نوکلی عجیبه نوکلی اول تو دی نوزم اینی بره نوزم اینی به چه تاثیر خواهد یل بره جستی بره های سی بره